تۆماری موچەخۆران لە سیستەمی بایۆمەتری یەکێکە لە هەنگاوە گرنگەکانی حکوومەت یارێمی کوردستان کە گرتووەتە بەر با مەبەستی ڕێخستنەوەی لیستی موچەخۆران و پاکردنەوەی ئەو لیستە لە کەسانی دوو موچە و سێ موچە و بندیوار. مامۆستایەکی زانکۆ لەسەر ئەو سیستەمە و پاشەکەوتی موچەی فەرمانبەران پێشبینی دەکات لە مانجی 4 حکوومەت یارێم قۆناق بە قۆناق دەستکاری موچە بکات و لە ماوەی ساڵێکیشدا پاشەکەوت نەمێنێت و سیستەمێکی نوێی پێدانی موچە ڕابگەیەندرێت. ئەوەی کە من بیزانم ئەوەیە کە بەدڵنیایی حکوومەت یارێمی کوردستان لە مانجی 4ەوە سیستەمی پاشەکەوتکردن دەستکاری دەکات، بەڵام بە شێوازێکی زۆر نا بەرەبەرە ستێپ بای ستێپ قۆناق بە قۆناق لەوانەیە لە خلالی ساڵێکی تر احتیمالی هەیە سیستەمی پاشەکەوت بە یەکجاری کۆتایی پێبێ و سیستەمێکی نوێی موچە دابەشکردن ڕابگەیەندرێ کەواتە تەبەقەکان و چینەکان بگۆڕدرێ و پلەپایەکانی وەزیفی و سەربازیش بگۆڕدرێ و بڕێ و پارانەی کە شایستە دەکرێت بۆ ئەو فەرمانبەرانە ئەویش دەگۆڕدرێ بەدڵنیایە. ئابووری ناسێک لەسەر تۆماری موچەخۆران لە سیستەمی بایۆمەتری ڕایدەگەنێت ئەگەر پرۆسەکە گشتگیر بێت و تەواوی موچەخۆران لەو سیستەمە تۆمار بکرێن هەنگاوێکی باش و گرنگ دەبێت. ڕاشی دەگەێنێت لە ڕێگەی جێبەجێکردنی ئەو سیستەمەوە داهاتێکی باش بۆ حکوومەت دەگەڕێتەوە. سیستەمی بایۆمەتری ئەگەر بێت و شمولی بی گشتگیر بیت پێشمەرگەش بگرتەوە ئاسایشش بگرتەوە سەرجەم ئەو کەسانە بگرتەوە کە پارە یا موچە لە دەوڵەت وەردەگرن کارێکی باشە، بەڵام تەنانەت یەک کەسشی لێ دەرهاویشتە بکرێت ئێستسنا بکرێتن کارێک خراپە. لە ڕێگەی ئەو سیستەمەوە دەتوانرێتن لیستی موچەی فەرمانبەران ڕێک بخرێت، دەتانێت پارەکی باش لە بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە. تا ئێستا ژمارەی تۆماری موچەخۆران لە سیستەمی بایۆمەتری گەیشتۆتە 1 ملیۆن. ئەمەش لە کاتێکدا پرۆسەکە بەردەوامی هەیە و هێزەکانی 78 ئێستا لە قۆناغی تۆمارکردندان. بڕیاریشە لەم هەفتەیە کارمەندانی هێزەکانی ئاسایش ناوی خۆیان لە سیستەمی بایۆمەتری تۆمار بکەن. ئەڵگوڕد ئەحمەد، کورتسات نیوز، هەولێر.